دنوا فیچرامده سوازم هم بهتر بویرن کو به خان دنوا دیروکا کردی در شاهد و بو هن ناس بکنو جناوی ناس بکن. بەهێخانی حامید بەگیجاف لە ناوچەی مایدەڤڵی لەندەن و لە ناو ماڵەکەی خۆی مومی 92 ساڵی تەمەنی دەکوژێنێت. هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵێ بەخۆشی. من بەهێی حامیبەگی مەجیبەگی وەسوان پاشای حەموو پاشای جافم لە شاری هەڵەبجە لەدایک بووم، نیشتمانە خۆشەویستەکەم. حامیبە کچی باوکم 924 بووە بە قایمقامی هەڵەبجە هەتا 933 نەقڵی چەمچەماڵ کراوە. حکوومەتی عێراق ئێوێ عەرەب بێنێ لەو مەنتیقەی چەمچەماڵ و هەمەوەن و ئەوانە عەرەب دامەزرێن لەوێ ئەرزیانات، یعنی کوردایەتی نەیەڵێ لەوێ. ئەویش ڕەسەن ئیستیقالە ئەمیش نەقڵەکە لە عەینی وەختا بۆ ڕانیە. ئیستیقالە تەقدیمەکە ئەڵێ من تەحەمولی ئەمە ناکەم، ناچم بۆ ڕانیە و ناشێڵم. گورج لە ژێریشۆ خەبەرە نێرێ بۆ ماڵە کوردەکان و جافەکان ئەڵێ هەموو ئیسە بگەن ئەرز بەرن، تا من وام لێرە ئەرزی بە زۆر ئەرز بەرن و بیکێڵن بخۆتانە بن مەساحەبی تا عەرەب لێی بردووە. دوای ئەوەی لە قایمقامەتی وادیە لێیەوە هەڵەبجە ئەبێ بە ئەندامی پەرلەمانی عێراق. ئەو سەردەمەی لە هەڵەبجە و کوردستان کچوژنانی شار بە پەچەوە دەرەکەوتن بە هێجاف ڕێچکار شێنێ و وەک بۆ چەرخان لە مێژووی هەڵەبجەدا دەبێتە یەکەم کچ لە تەمەنی 7 ساڵیدا دەچێتە قوتابخانە لە مەکتەبی کوڕان دەخوێنێ. ئێستاش کە تەمەنی 98 ساڵە یادگەیەکی بەهێز و وردی هەیە. ژنێکی زانا و بیرتیژە. ئەو ڕۆژەی ساڵی 1932 لە بیرە کە خراوەتە قوتابخانە و یەکەم ڕۆژ یەکەمین قسەی لەگەڵ مامۆستاکەی کردووە. مەکتەبی کچان نەبوو لە هەڵەبجە، من و چەند خزمێکی تر وش ئەوە دە12 کچە بووین چوینە مەکتەبی کوڕان. باوکم حامیبەک قایمقامی هەڵەبجە بوو، مەکتەبی کچانی دانا ماڵێکی گرت بەکرێ. هەموو ساڵێ تا 5 تاوە کرد یەکەم بووم لە مەکتەبە. نەتایجی ئیمتیحانیان نامە نمرەکانم بردۆ نووسرا بوو لێی ناجیحە بە یەکەم ئافەرین مەکتەب تەشەکورەکە بۆ سەعید. لەگەڵ گەلاوێشخان هاوژین ئیبراهیم ئەحمەد دۆست و هاوڕێ بوو. باسی جوانی گەلاوێشخان دەکات کاتێک یەکەم جار بینیوێتی. ڕۆژە ئەچووم بۆ سلێمانی بۆ لای نەعیمە خان، بێخەبەرم برای مەحمەد ژنی هێناوە. چوون دانیشتمەوەنە ئەوەنەی پێدەچوو ئەڕوانم کچێک هات بە خەلاتنی کردم، هەر ئەبەڵق بووم. وتم ئەمە کێ؟ نەعیمە خان. وتی ئەوە ژنی کاکمە. وتم ئەی بۆ قسە ناکەی؟ وتی ئەی قسەی چی بکەم؟ ئەی بۆ وتم نەمزانی وە ژنی هێنا. وتی بەدێ وەڵڵا ئەمە گەلاوێشخانە و گەلە براژنی بوو. گەلەی چی؟ ئەمە جوان بوو، ئەمە جوان بوو، چاو مانوو بوو و نەمەتوانێت سەیری بکەم. یادی ماوە لە ساڵی 1970 کاتێک ناسک شاڵی کچێکی کورد بە شاجوانی عێراق هەڵبژێردرا. بەهێخان لەوێ بووە و هەر خۆی جلە کوردیەکانی بۆ هەڵبژاردووە و لەسەر سەکۆ لەبەری بوو. ئەو ڕۆژە وتیان مەلیکەتو جەمالی عێراق هەڵەبژێرن و ناسک خۆی تەرشیح کردووە و منیشان داوەت کرد. هەر ئەهاتە وەختی ناسک ئەمان کرد بە بەزم و چەپەڵە لێیان و هەرامەزات وای لێ نەتیجە وای لێ هات ناسک هەڵبژێرا. جلی کوردی و سەروبەستەی دەستوری جاف خەسڵەتی ئەم خانمەی جاف و کوردستانە. لە لەندەن لە ئەوروپا و هەروڵاتێک گەڕاوە جلە کوردیەکەی و کۆڵەوانە ڕەنگا و ڕەنگەکەی هەر لەبەردایە. چەند ساڵ لە بەغا بووم جلی کوردیم نەگۆڕی.
کراسی کەتانی ئەوسا زۆر مهم بوو هەموو کەس نەیەتوانی بیکڕێ ئەو کراسە کەتانەمە کردە بەرم و لەگەڵ کەوای گورونی ئاڵ و دەسماڵی پولەک و زۆرتر لە ئاڵتونیشا حەزم لە سەرپەرچەم و حێلومێخەکە کرد دائیمە سەرپۆشە سپیەکەیشم ئەبوو بەسەر ئەم سەر و ئاڵتون و شتا وایە بەسەرە هەموو ئاخر ڕۆژێکیان چوون بۆ قوڵەکە هەوتیان توخواد ڕاوەسە با نەختە سەیرە بکەین اینجا سەیریان کرد بۆ دانیشتم وتیان ئەوە تخوا بۆ دایمە تۆ ئەم سەرپۆشە سپیەکەی بەسەرتا وت بەخوا حەزی لێ یەکەم وابزانم جوانیشە دانیشتم وتیان ئادێ ئاوام کرد سەرپۆشەم لابرد وتیان بێرۆ بەسەرتە ڕاستەکەی بەخوا ڕاستەکەی سەرپۆشەکە جوانە بێ بەسەرتە خەی لێوەن ئازیز شاینە و نەمامان بەیخان دۆسی خوێندنەوە و شعروە دەبە ئەگەرچی ساڵانێکە بینایی لەدەستاوە بەڵام لە بیریدا و لەسەر زمانی شعرە بەرزەکان هەرماون ناڵە نامەکە و کیاس وەلای منیاوە پەیاپەی نەڕۆی دوودی ئەمساوە دەروون وە کۆڵ جۆشاوردە بێ کزەی دووری وێ ئیسار کردە بێ دێوناتەوە دەرد کوورەی دەروونم کول ناتەوە زام دڵی پڕهونم نمازی ساتێ ڕاحە بم پەیوێم ئەک بێ بەڵابی چێشمەکەری پێم ئەمە مەولەوی بوون لەو 30 ساڵی تەمەنیدا کە لە لەندەن دەژی زیاتر توانە و کەسایەتی ئەم ژنە کوردە دەرکەوت لای حکومەت پەرلەمان دەسەڵاتی بەریتانیا و ڕەوەندی کورد و عێراقی ناسراوە بۆ گەیاندنی دۆزی کورد لە سەروبەندی شەڕی ئازادی عێراقدا بەهێجاف چۆتە لای تۆنی بلێر سەرۆکوەزیرانی ئەو کات جاک سترۆ وەزیری دەرەوە و چەندین پەرلەمانتاریە وڵاتە شاناز وتویست وە قوربانە هەر بەهێخان حاضرکەن ئەومان لەگەڵە بێ کەس حەبامان ناکە وتم بەخوا ڕزان تاقم کردەوتی بەهێخان بێ لەگەڵمانە ئیتر کە ڕۆیشتین من و ئەوە بوو شاناز و تارا و ڕەزار و نازانم کێتر بوو لەگەڵمانە بۆ سەرخۆشی ئەو عەسکەرانەی لە بەغا کوژرابوون لە شەڕە وتمان سوپاسی بکەین کە بۆ کورد و بۆ عێراق ئەم عەسکەریاوە بەکوشت ئیتر ڕۆیشتین هات بە خێراتنی کردین و دەچی یەک سەعات دەچی بنی هەر بەڕسەیدی کامێرەکەی شێ کرد وتم بە تارا و تارا لە بینمانە بۆ متەرجیم بوو وتم تارا پێی بڵێ وەڵی من هەرچەند نوێژەکەم دوعا بۆ ئەمەکەم کە ئەوەنە ئاگای لە کوردە ئیتر زۆری پێخۆش بوو بارچنی چون فۆج قافڵەکەی عەجەم تازەگی بۆ ڕێزلێنان لە بەهێجاف ڕەوەندی کوردی لە لەندەن ڕێوڕسمێکیان بۆ ڕێکخست نازەنین قەفتە براژن و هاوڕێی نزیکی بەهێجاف ئاوا باسی زیرەکی و هۆشیاری ئەو دەکات بەیەخان دوو ڕۆژ سێ ڕۆژ ئەمە کەس تەلەفۆنی بۆ کردم وتی نازانین بۆچی پێم نەوتوم کە دکتۆرە سەمیرە بابان عەمری خوای کردووە وتم وەڵا عەفوم کە بەیەخان پێم نەوتی نەمزانی بیرم چوو وتم کێ پێوتی وتی ئەختەرخان پێوتتم ئەختەرخان حاجی جەمال پێوتم ئەیش تۆ پێوت تۆ بە منە نەوتووە وتم گرەیم لێ مەکە عەفوم کە بیرم چووە وتی باشە کەواتە هین ڕەقەمەکەی خوشکەکەیان بەریە تەلەفۆنی بۆکەم وتم بەیەخان کەس قەڵەمە پێیە کە ڕەقەمەکە بنووسی وتی نانا لە بەریەکەم ڕام لە بەریەکەم ڕەقەمەکەم پێ بۆی ڕەقەمەکەم پێوت وتی نازانین ئەمە 6 ڕەقەمە حەڵ نییە غەڵەتە ئەمە غەڵەتە کەراوەوە منیش هێستام ڕەقەمەکەم مایە لە پاش 2 دەقیقە وتی ئەلان تەلەفۆنەکەم بۆ موبەجەلی ڕەفیق کرد تەلەفۆنی بۆ کرد سەرخۆشی لێ کرد و ڕەقەمەکەی لەبەر کرد یەکسەر ماشەڵڵا لێ بێ شانازی گەورەی بەهێخانەوەیە لە هەڵەبجە لەدایک بووە ئەڵێ ساڵی 1925 لە هەڵەبجە نیشتیمانە جوانەکەم لەدایک بوو یادگاریەکانی هەڵەبجە لای بەهێجاف زیندوون و قەت نامرن لەندەن بۆ تۆ چییە بەخشێت بەخوا هیچ بە دەقیقەیەکی هەڵەبجەی ناوم بە حیاتەکەی هەڵەبجەی ناوم کە چۆنمان ڕابوار ئێمە هەر خۆمان لە ناو خۆمانە کچە بەگدا